بەڵێ کۆماژمان پێدام ڕۆ دواوادەیە بۆ تۆمارکردنی لیست و هاوپەیمانەتیەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە کەرکووکیش و ناوچە کوردستانیەکانیش بەشداری دەکەن لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان. کورد چەند ئامادەکاری کردووە بە تایبەتی کە ئێستا پرسی کەرکووک پرسێکی هەستیارە لەم بارودۆخەدا و پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی لەگەڵ کام لیست و هاوپەیمانی ئەوێت بەشداری هەڵبژاردنەکان کات میوانێکی بەڕێزم لە هەولێرەوە لەگەڵا بەڕێز دکتۆر محەممەد خورشید یاریدەدەری مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی لە هەولێرەوە. دکتۆر محەممەد ئەم کاتت باش. ئەمڕۆ دواوادەیە بۆ تۆمارکردنی لیست و هاوپەیمانەتیەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە کەرکووکیشەوە. ببزان ئامادەکاریەکان چین لە کەرکووک پارتی لەگەڵ کێ هاوپەیمانەتی پێکدێنێ؟ بەناوی خۆی گەورە سڵاو بۆ ئێوە بۆ بینەرێنی بەڕێستان. پارتی دموکراتی کوردستان وەکو باسیشتان کرد ئامادەکاریەکانی خۆی تەواو کردووە تا ئێستا کە ئێمە بێکەوە گفتوگۆکەین 6 پارتی کوردستانی لە کەرکووک بێکەوە لە هەوڵی ئەوە داین کە هەر چۆنێک بێ ئێمە ڕۆ بتوانین ئەو لیست حالفەی کە پێکمان هێناوە تۆماری بکەین. ئەگەرنا بە لیستی پارتیش دابەزین ئەو لایەنە سیاسیانە هەر لەگەڵ ئێمە ئەبن هیچ گرفتێک نابێت لە مۆزوعەکە و ئومێد دەکەین بتوانین ژمارەیەکی زۆر دەنگدەر لە کەرکووکیش بڕین لەسەر سندوقەکانی دەنگدا. کەواتە دکتۆر محەممەد کورد بە یەک لیست بەشداری دەکات یا چەند لیست دەبێت؟ ئەو 6 لایەنە سیاسی کە باستان کرد پارتی ئامادەیە لەگەڵی هاوپەیمانی بەستێت لایەنە سەرەکیەکانی تێدایە کە پێشووتر قسەتان لەگەڵیان کردووە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان؟ ئێمە لە مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیان وەکو بڕیاری کۆبوونەوەی خۆمان پێمان باش نەبووە لەگەڵ یەکێتی لە کەرکووک لە یەک لیستبی بۆیە نەموفاتەحەی یەکێتیمان لەو بابەتە کردووە و نەقسەشمان لەگەڵیان کردووە. بەڵام ئەو لایەنە سیاسیانەی تر کە قسەمان لەگەڵیان کردووە تا ئێستا 6 لایەن ئامادەیان دەربڕیوە کە لە لایەنە ئەساسیەکانن لایەنە ئیسلامی تایە، لایەنی چەپی تایە و لایەنی قەومیشی تایە هەمومان پێکەوەین. بالا دکتۆر محەممەد بڕیار ئەمڕۆ مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە سلێمانی کۆ ببنەوە. ئایا یەکێک لە بابەتەکانی کۆبوونەوەکان بەشداریکردن بە یەک لیست لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەبێت؟ ئەمڕۆ بابەتە باس دەکەن لە کۆبوونەوەکەدا ئەگەری هەیە کە بەیەکەوە بەشدار بن؟ زۆر جار ئینسان لەبارەی ئەو کۆبوونەوەانە قسە نەکا باشترە چکە هەندێ حاڵەتی تایبەتی ڕوویدا بوو ئینسان لیان گەڕێ بۆ خۆیان. ئەو بابەتە تایبەتە بە مەکتەبی سیاسی ئەگەر شتێک پێویست بێ وتە بێژی مەکتەبی سیاسی ئێمە شتێک ئەڵێ. بابەتی هەڵبژاردننی هەرێمی کوردستان یەکێک لە بابەتە سەرەکیەکانە، بەڵام مەسەلەی یەک لیستی لە ناوچەکانی تر من بڕوان ناکەم ئەوە بابەتێکی وابێت. باشە ئێستا ئامادەکاریەکان لە کەرکووک بەڕای ئێوە چۆنە؟ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بە تایبەتی ئەو تۆمارەی کە کاری پێ دەکرێت بە تایبەتی پشتی پێ دەبەسترێت ئەوەی ساڵی 1957 کورد ئەتوانێت لەوێ بەو لیست و هاوپەیمانەتی کە پێکی دەهێنێت زۆرینە بەدەستپێنێت بارودۆخەکە گونجاوە ئێستا هیچ بربەستێک نییە؟ مەسەلەی بربەست نییە لە کەرکووک. یەکەم مەسەلەی خۆ تۆمارکردن و نوێکردنەوەی کارتی دەنگدان و ئەوانە بەڕاستی زۆر بەخاویە چێتە پێشەوە و ئەوەی کە تەسەوەرەکەمەوە بابەتێکی گشتگیرە لە سەرتاسەری عێراق. مەسەلەی کەرکووک یاسای هەڵبژاردن بەڕاستی بربەستی خستۆتە بەردەم هەندێک حاڵەت هەندێک ساردی دروست کردووە. ئێوە ئەزانن ئەو تعدیلاتی بۆ انتخاباتی مەجلیسی محافەزەی کەرکووک کرا کۆمەڵێک مەرج و قەید و شروطی داناوە. هەموو ئەمانە بربەستن. بربەستێکی تر بەڕاستی ئەو نەبوونی ئازادیە کە لە کەرکووک هەیە بە تایبەتیش بۆ پارتی دموکراتی کوردستان و لە دوای ئێمەش ئێوەزان بارگەی پارتی گەلی تورکمانیش هەر داگیر کراوە. بۆیە یانیمانە هەمووی بربەستن و ئێمە ئومێدەوارین کە حکوومەتی عێراقی پابند بێ بۆ بەڵێنانەی کە لە یاسای با بڵێن لە بەرنامەکاری حکوومەتی ئیتیحادی کە مەجلیسی نوابی عێراقیش دەنگی لەسەرداوە بە تایبەتی مادەی 12 کە تایبەتە بە ئاساییکردنەوەی ناوچانە پابند بێ بۆ. باشە ئەمڕۆ پارتی لیستی خۆی ڕدەگەێنێت یا هاوپەیمانەتی خۆی ڕدەگەێنێت لەگەڵ ئەو لایەنانی کە لەگەڵی قسەی کردووە بۆ کەرکووک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق؟ بووە
تقریبا یەکلا کراوەتەوە ئێمە لە با بڵێن تەجیلکردن و ئەو هاوپەیمانیەتین یا با بڵێن ئەو لیستەین بەڵێ ئێوەش زانین ئیجراعاتی کۆمیسیۆن بەڕاستی یەکجار قورسە و بۆ دروستکردنی ئەو تحالفانە و وەکو یەکە قوارەیەکی نوێ دامەزرێنیە بێتر ئیجراعاتێکی تەکنیکی و ئیجراعاتێکی ئەوراقی یەکجار زۆری هەیە ئومێ دەکەم بتوانین ئەمڕۆ کۆتایی بۆ بێن ئەگەر کۆتاییمان پێهێنا لە وعدەی خۆی ئەوە حتمە ڕایەگەێنین ئەگەر کۆتایی نەهات پێویستی بە دووەداچوونی زیاتر بوو یا بە درێژکردنەوەی وعدە بوو لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە کە ئومێدەوارین وعدەی تۆمارکردنی هاوپەیمانەکان درێژ بێتەوە ئەو کاتە ئەمێنێتەوە بۆ ئەو وەختە باشەوە پێشبینی دەکەن کورد لە کەرکووک بە چەند لیستی هاوپەیمانەتی بەشداری لە هەڵبژاردننی ئەم جارەدا بکات لیستی کورد دووسێ لیستی سەرەکی هەیە بەڕاستی لە ئینتیخاباتی دەی 2021 هەروە بوو ئەو جارەی تر پارتی بە تەنها دابەزی ئەم جارە لەگە 6 لایەنی سیاسی بێکەوە دابەزین تریش بتوانن بگەنە نەتیجەیەک و چەند لایەنێک پێکەوە بە قایمەیەک دابەزن بەڵام لە هەر حاڵەتێکدا ئەوەی کە ڕستمان کردووە بۆ هەموو قەومیەت نەتواندراوە کە هیچ قەومیەتێک لە کەرکووک مکەونێک لە کەرکووک لە یەک لیسکۆ بێتەوە لەوانش کورد بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد خورشید یاریدەدەری مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.